کاتتان باش نهرۆجەرجی سموو ستاندەرنی وستان پێشکەش دەکەم سەرەتاش ناونیشانەکان. مەسعود بارزانی و باڤڵ تاڵەبانی کۆ دەبنەوە و چاوەڕوانی پێشنیاری سێیەم دەکەن. جارێکی تر حکوومەتی هەرێم لەبارەی فشارەکانی بەغداد داوای کات دەکات و بەغداش دەڵێت دەرگا لە بەردەمتان داخرا. لە ماوەی کەمتر لە مانگێک بۆ سێیەمین جار بۆڕی ئاوی ئیفرازی هەولێر دەشتێت و خەرجی هەر جارێکی چاکردنەوە 20,000 دۆلارە. لە کۆبوونەوەی ئەمڕۆی مەسعود بارزانی و باڤڵ تاڵەبانی لە پیرمام بۆ یەکلایکردنەوەی پرسی سەرۆک کۆمار یەکێتی دوایین پێشنیاری خۆی داوەتە پارتی، هەردوو لاش بڕیاریان داوەت تا پێنجشەممەی داهاتوو پرسەکە لە نێوان خۆیان یەکلایی بکەنەوە. بە گوێرەی زانیاریەکان بارزانی بێئومێد بووە لە بەدەستهێنانی پۆستی سەرۆک کۆمار، بۆیە دەیەوێت لە بەرامبەر دەست هەڵگرتن لە پۆستەکە زۆرترین داواکاری بەسەر یەکێتی بسەپێنێت کە دیارترینیان ئەوەیە یەکێتی هیچ پۆستێک لە حکوومەتی داهاتووی عێراق وەرنەگرێت، یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش هەموار نەکرێتەوە. تا ئێستا یەکێتی ڕەزامەندی لەسەر ئەم داواکاریانە دەرنەبڕیوە. بە گوێرەی زانیاریەکان لە کۆبوونەوەی ئەمڕۆی مەسعود بارزانی و باڤڵ تاڵەبانی یەکێتی دوایین پێشنیاری خۆی لەبارەی ناکۆچیەکان لەسەر پرسی سەرۆک کۆمار داوەتە پارتی کە تا ئێستا بە فەڕمی ناوەڕۆکەکەی ڕانەگەیەندراوە. لە چوارچێوەی گفتوگۆکان بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق، پارتی دیموکراتی کوردستان جارێکی تر داوای دواخستنی جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی و کەمکردنەوەی فشارەکانی بەغداد دەکات. ڕێبوار خنسی ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ کاروباری وزە ڕایگەیان داوامان کردووە تا پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق بەغدا دەست هەڵبگرێت لە چڕکردنەوەی فشارەکانی بۆ سەر حکوومەتی هەرێم و کۆمپانیاکان. سەرچاوەیەکیش لەبارەی وەڵامی حکوومەتی عێراقی ڕایگەیاند بەغدا بەڕوونی بە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاگەیاندووە هەنگاوەکان بەردەوام دەبن بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی. باڵوێز و کنسوڵخانەی وڵاتان هەموو کۆمپانیا نەوتیەکانیش ئاگدار کراونەتەوە بۆیە کاتی ئەوە نییە داوای دواخستن بکرێت. وتیشی بەغدا بە هەرێمی وتووە کە دەرگاکان لە بەردەمتان داخراون، چارەسەر ئەوەیە بچنە ژێرباری جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی. دوای پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقیش گفتوگۆ لەسەر دەرکردنی یاسای نەوت و غازی عێراق دەکرێت. لەوێ دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێم لە پرسینەوە دیاری دەکرێت. بەرەبەیانی ئەمڕۆ چوارشەممە جارێکی تر بۆڕی ئاوی ئیفرازی سێی هەولێر کە بەرپرسە لە دابینکردنی سەتا چلی ئاوی هەولێر شکاوە. شکانەکەش لە کاتێکدا لە ماوەی کەمتر لە مانگێک ئەوە سێمی جارە دەشتێت و لە ماوەی دروستکردنیشی تاکو ئێستا 25مین جارە دەشتێت. چاکردنەوەی هەرجارێکیش بەلای کەمی 48 کاتژمێری پێویستە و بڕی 20,000 دۆلار تێچوەکێتی. شکانی بەردەوامی بۆڕی ئاوی ئیفراسەی هەولێر بۆتە جێی ڕەخنەی هاوڵاتیان و حکوومەت تاوانبار دەکەن بە خراپی جێبەجێکردن و چاودێریکردنی پرۆژەکە. شکانی بۆڕی ئیفراسێ لە کاتێکدایە پرۆژەکانی ئیفراز 1 و 2 کە لە سەردەمی حکوومەتی پێش و دروست کراون تووشی ئەم کێشانە نابن. ئەمەش ڕەخنەی هاوڵاتیانی زیاتر کردووە. بۆ دەستخستنی زانیاریەکان ڕۆژانە سەردانی لاپەڕەی ستاندەر بکەن لە فەیسبوک. کاتێکی شاد.